شکر سڵاو بەیانی باش دانیتان باش عزیزان زۆر خۆشحاڵین ئەم بەیانێش لەگەڵتان خەریکی گفتوگۆ بووین لەگەڵ مەشغوڵ بابەتەکان لە ناکە و دەریێنەرگۆتی کیو خۆشحاڵین بابەتی باشمان ئامادە کردو ئەمڕۆ بۆتان بابەتەکان سوودی هەیە بۆ هەموو لایەکمان هەندێکیان ڕەنگە ڕۆژانە کارمان پێی بێ تایبەت بۆوانەی کە شوفێرن دەکرێت زانیاری زیاتر وەربگرن ئێوە لەگەڵمان بمێنەوە بۆی زانیاریەکە دابش سڵاوتان لەبێت و بەیانیتان باش لە هەریکوێکن بەیانێکی پڕ لە شادی پڕ لە ڕزق و بەرەکەت و پڕ لە جوانی و لە باشیتان بۆ ئەخوازی ئەمڕۆ پرۆگرام بەو شێوەیە دەبێت کە هەکار سەرتا باسی کرد کەمێک ئیشی تەکنیکی و میکانیکی و بابەتانە ئەبێ جا هەکار تۆ زۆرتر ئەمڕۆ پرسیار و شتەکەی چونکە من نە شۆفێرم نە لە شۆفێری شەزانم نە لە سیارەش زانیاری گشتی لەسەریە زانیاری مێ بەس ئەها چۆن خولیام نییە زۆر ناچمە چۆنەڵێ ڕۆ ناچمە ناوی بەس تۆ هەم شۆفێرێکی باشی و هەم ئۆتۆمبیلێکی ماشەڵڵا باشیش هەیە ئەوێ زۆر باش بزانی دابەشی دەکەین با ناوەڕۆکی یاخود سەردێڕی بابەتەکانمان ئەمڕۆ ببینین زانی چی تێدایە لە شاری کەرکووک ڕێوڕسمی چلەی ماتەمینی هونەرمەندی مەقامبێژ شکر خەیات بەڕێوەچوو مامۆستایەک لە شاری هەولێر داهێنان لە ڕێگاکانی فێربوونی وانەی کوردی دەکات سیواسی باکووری کوردستان بە نەخۆش و دیزایانی چەقۆکان بە نەخشی دیزایانی چەقۆکانی بەناوبانگە جاسۆبان دەستپێکی بابەتەکانمان لە بابەتێکی هوەری دەبێت بەڵام لە ڕێوڕسمێکی ناخۆش تا ڕادەیە کەمیش چلەی ماتەمینی هونەرمەند شکر خەیات کە لە کەرکووک بەڕێوەچوو چل ڕۆژ لەمەوەەر ئەو هونەرمەندە دەنگخۆشە کە خزمەتێکی زۆری بە گۆرانی ڕەسەنی کوردی کردووە کۆچی دوایی کرد ئەمە بگومان چارەنووسی هەر کەسێکە ینی هەمومان دوازە هەر دەبێ ماڵئاوایی لەم ژیانە بکەین گرنگ ئەوەیە مرۆڤ بتوانێت بەرهەمێکی باش لە دوای خۆی دەم ژیانە بەجێبێت چۆن جێپەنجەی خۆی بەجێ دەهێڵێت لەم دنیاە و ئەڕواتکە ناوی لە ناو ناودارانە بمێنێتەوە جاڕێ ڕسمەکە بە ئامادەبوونی خانەوادەکەی کەس و کارەکەی هاوڕێکانی دۆستەکانی و خۆشەویستەکانی ئەو کۆچ کردووە بەڕێوەچوو هونەرمەندی مەقامبێژی ڕەسەنی گەرمیان شکر خەیات لە ساڵی 1940 لە گوندی قەڵەخانلووی ناوچەی داوێ لە گەرمیان لەدایک بووە بەهۆی پیشەکەیەوە بە ناسناوی خەیات ناوبانجی دەرکرد و ناسراوە هونەرمەندان دەڵێن شکر خەیات یەکێک بوو لەو هونەرمەندانی بووتە پارێزەری بەشێک لە مەقامە ڕەسەنەکانی دەڤەرەکە جا لە شەوی هەینی هەژدەی هەشتی 2023 کەی ئەم ساڵ لە شاری هەولێر ئەو هونەرمەندە بۆ دوجار ماڵاوایی لێکردی خەیاتی باوکم ئەو شوێنی کارمان لێ دەکردەوە بەرگری شوێنێک بوو جێگایەک بوو قوتابخانەیەک بوو بۆ پێگەیاندنی ئەو گەنجانەی و لاوانەیە کەیانەوێت ئارەزوی وایە برن بە مەقام خوێن ئەوە هونەرمەندان ئەڵێ کە لە دوای مامۆستا شکر خەیات یان لە دوای هونەرمەند شکر خەیاتی باوکم کلێنێکی گەورە بوو بۆ مەقامات
من ڕۆیم جانم پر مەکەن لێ لە من خاڵی مەکەن کۆشک و سەرەت بڕوان پێکە بڕوان ناکەم بتوانم لە یادی بکەم ئەو پیاوە تا ئەو ڕۆژەی لە ژیانە ماوەم لەبەرەوەی زۆر خۆشەویست بوو زۆر یەکترمان خۆشەویست پیاوێکی سادە و ساکار هونەرمەندێکی ئاسبەرز هونەرمەندێکی جوان و دەنگێکی ڕەسەنی کوردانە شایانی هەموو وەسفێکە کە بۆی بکەین ئەمڕۆ چل ڕۆژ تێپەڕ بوو بەسەر کۆچی ئەو کەڵە هونەرمەندە بەڕاستی بەداخەوە کۆسپێکی گەورە بوو بۆ کەرکووک بۆ گەرمیان و کوردستان ئەتوانم بڵێم ئەو هونەرمەندە توانی چەنەها مەقام بپارێزێ لە مردن و توانی چەنەها مەقام تۆمار بکە هەتا ئێستا لێ پەنجەی دارە هیوادارم ئەو گەنجانی کەوا لە دوای ئەوون بتوانن مەقامەکان بپارێزن دووبارەیان کەنەوە لە مردن ڕزگاریان کات. هەر ئاین و هەر نەتەوەیەک جەژن و مەراسیمی تایبەت بەخۆی هەیە و بە پێی کەلتوری و دابوونەریتی ئەم شوێنە و ئەم نەتەوەیە ڕێوڕسمی جیاواز بەڕێوە دەچێت بۆیە لە ڕۆژانی جەژنی جەمای کوردانی ئێزدی ژمارەیەک ڕێوڕسمی جیاواز بەڕێوە چوو. یەکێک لەوانە کە لە ڕێوڕسمەکانە ناوی ڕێوڕسمی قەباغە ئەو ڕێوڕسمە تایبەتە بە سێ هۆزی ئێزدی و لە ناو پەرزگا با بڵێن ئەو شتانە ئەنجامەدەن یاخود ئەو توقوسانە ئەنجامەدەن کە پێوەستە بەو جەژنە هاوکات بەشداربوویەکی ڕێوڕسمەکەش دەڵێت من بەردەوام بم بەردەوام بم باسیوا کات کە ڕێوڕسمی قەباغ مێژوویە پەیوەندی لە با بڵێن لە گەلانی مێژووی کۆنیشەوە وەرگرتووە بۆیە بابزانین بابەتەکە چۆنە. ئێمە چەند ڕۆژ لەمەوە پێش بوو کە هاوکارانمان لالیشەوە لەگەڵمان بوون ڕێوڕسمی جەژنەکەیان دەگواستەوە بۆمان دا ئێستا لەناو راپۆرتێکە باسی ڕێوڕسمی قەباغەکەی. ڕۆژە شەشەیە جەژنە جەمایە مام خالد دەگەل هۆزاویە قایدیا و تورک و ماموسیان هاتینە لالشێ ڕێوڕسمێن قەباغی برێڤە ببان. قەباغا قایدیا و ماموس و ترک برێڤەت بان و مالامیرە هەرۆساگایەکی بۆ مەحازر بکەن فراڤینە مەش چێتکەن لەو ماشێک بەرینەهۆ ژباب و باپێردا هەر ئەفرێ ڕسمەهێنە سەر زمانێکی خادی هەتانەهۆ بەرێ با و باپیرێتمە بلنگات هاتن هەتاوێ دەرکێ باوەڕ کە بیرامتێت ئەس بێژم ئەس بزۆر متقاری بلنگا بێم ئەس لەگەڵ عشیرەتە قایدیا ئەمش سینا و شێ خدرێ و دەڤەرە قایدی ئەم تاتینەوێ دەرکێ ئەف مەراسیم نەمەدگێڕان بکەیف خۆشی و بغور و هەلهلاندن گای ji hundirê dibene bermezarê şêşem taybetmendî û ramanexwe heye. ڕێوڕسمێت قەباغی ژی ڕێوڕسمێکی تایبەتە جەژنا جەمایدا لە ڕۆژە شەشێ و بەری دوماهەیە تێتە گێڕان لێ پەرزگەهێ هێمای سەرەکی یێڤێ ڕێوڕسمێ کوشتنا گۆلکیە یان گایە حازرکردناویش بەری ساڵەکێ و دەری خستناویش دەرگەهەیە قاپێدان دەرگەهێشی خادی بەرف برنا دەرگەهێ شێشمس یان شێخشەمس شێشمس ئێزدیاتیدا هێمای ڕۆژەیە بە گرێدانە vê ڕێوڕسمێ ئەمت بینین بیر و باورێت کەڤن بە هەیە چونکی گای تشتێکی پیرۆز بووە gelek بیر و باورێت کەڤنێت کوردستانê de ji wan jî mîthraîne û êzidîne û ji ber hindê ew ga remzê xusûbeta erdî ye. Qepax enk û gabax li gorey hinek jêderan ramana hêzê û Somaliya û Babiliyan rêwrismên wesa hebûn li serdemê kevnar û dikirina qurban bo xwedawendê rojê. Li lalişê jî ev rêwrisme dihêne kirin û renga çend qonaxa re derbas bûye. Di her heft rojên cejna Cemayê de
هەر ڕۆژ ڕێوڕسمەکە تایبەتە. ئیرۆژی قەپاق هاتە گێران ژلای سێ هۆزن ئێزدیا و میر و بابێشێخ و تەڤای ئێزدیێن بەشدار کوگای دکەنە قوربان و ئینە بەروی مەزاری دەرما بەعادی کوردستان 24 پەرستگەها لالش. دەستپێکی تەوەرەکانمان تەوەرێکە تایبەتە زیاتر بۆ شوفێران بۆی زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکانیان وەرگرن بزانن کاتێک کە کێشەیەک خەلەلێک لە ئۆتۆمبیلەکانیان دروست دەبن بە خێرایی چی بکەن یان چ جۆرە پشکنینێک بکەن بۆی خۆیان بپارێزن لە تێکچوونی ئۆتۆمبیلەکانیان یان لە دروستبوونی گرفتی تەکنیکی گەورە گرفتە تەکنیکەکانی ئۆتۆمبیل پشکنینی ئۆتۆمبیل تەوەرمان دەبێت لەگەڵ بەڕێز وەستا هاوڕێ حەسەن شارەزای بواری ئۆتۆمبیل گفتوگۆ دەکەین وەستا هاوڕێ بەیانیت باش بەخێر بێ باش سپاس مامنۆ سپاس بەخێر هاتی سپاس باین تۆش باش من سەرەتاش ئاماژەم کردوتم ئەوەندە لە بواری سیارە و ئۆتۆمبیل نازانم بەڵام ئەوەی کە بە بەردەوام گوێم لێ ئەبێت لە نێوان هاوڕێیان و کەس و کار ئەڵێ کاچە ئۆتۆمبیلێکە کڕێت بەس ئەچە سەیری مەکینەکەی ئەکات سەیرێکی ناوەی ئۆتۆمبیلەکە ئاکات سبوغی فەحسەکات و لێدراوی نەبێت وامانە بەسە ئەڵێ نەما ئۆتۆمبیلێکی باشە و یەڵا پیرۆزە و خواحافیزە بێت دواتر کێشەی بۆ دروستە بێت لە گێڕە تا چەند گرنگە کە کەسێکە ئۆتۆمبیل دەکرێت بە هەمان شێوە کە سەیری مەکیناکان سەیری گێڕیش بکرێت بەتاکید ئێستا ئەوەندەی کە خەلەل لە بەشی گێڕ دروست دەبێت لە بەشی مەشینەدا دروست نابێت و دوای ئەوەی کە کەسێک ئۆتۆمبیل دەکرێت سەرەتا لە شوێنی خۆی مەچینەکە فاز دەکات ئەگەر هەر خەلەلێک هەبێ بە دیار دەکەێت بەڵام ئەگەر لە بەشی گێڕەکە خەلەلی کارەبایی مانێ و لەگەڵ خەلەلی میکانێک ئەم خەلەلە بە چاو نابین دێت و تەنها بە تڕاکردن واتە دەبی ئۆتۆمبیلەکە لێ بخڕێ و لەگەڵ کۆمپیوتەر ئەگەر بێت و ئەم خاڵە جێبەجێ نەکە ئەوە لەوانێت تووشی زیانێک بێت لە کاتێک ڕنی ئۆتۆمبیلەکە کە زۆرینەی ئۆتۆمبیلانش کە هاوردە دەکرێن زۆرینیان کە لێدرانیان هەیە لە بەشی پێشەوە لە ماڵەتەشدا کە نزیکترینیان کە بەشی گێڕ و قسمەی کارەبایە لەگەر هەر زەربەیەک کە بە بەشی پێشەوەی ساق بکەوێت دەبیتە هۆی تێکچوونی بەشی گێڕەکە زۆر باشە وەستا هاوڕێ زۆر بمان مەسەلەن 5000 کیلۆمەتر ینی بەپێی ئەو ڕوونێکە تێی دەکەین لەسەری دەڕۆن ئۆتۆمبیلەکانمان دەبین ناچار بین ڕۆنەکە بگۆڕین لەبەرەوەی بتوانین پارێزگاری لە مەچینەی ئۆتۆمبیلەکانمان بکەین بەڵام زۆر کەم ینی شوفێران هۆشیاری ئەوەیان هەیە بزانن چ کاتێک پێویستە کە ڕوونی گێڕەکەی بگۆڕن چونکە گێڕەکەش بە هەمان شێوە لەگەڵ مەچینەکە ئەوانە پەیوەستن لە ڕۆیشتنی سیارەکە وایە بەتاش هەندێک زانیاری مام دێ لەسەر گۆڕینی ڕوونی گێڕ هایدرۆلیکی گێڕ هەموو ئۆتۆمبیلێک کەتەلۆکی تایبەت بە خۆی هەیتی ڕێنمایی تایبەت بە ئۆتۆمبیلەکەدا لەسەری کە نووسراوە چ تایپێکی هایدرۆلیک بۆم ئۆتۆمبیلە بەکاربێنن یان لە چەند هزار کیلۆمەتر یاخود مایل چێکی بکەین بۆی نەقزبوونی یان ستۆکبوون یان پیسبوونی کە لە ڕێگای کەتەلۆکەوە دەبێت تەواوی شوفێرەکان زانیاری لەسەر گێڕەکە وەربگرن چکە هەر ئۆتۆمبیلێک دیزایانی گێڕی تایبەت بەخۆیەوەیە و هەر ئۆتۆمبیلێک تایپێکی هایدرۆلیک واتە جۆری هایدرۆلیک یان بڕی ئەو لترەی کە پێویستی یان چ جۆرێک هایدرۆلیکی بۆ دەبێت لە ئێستادا کە ئەو ئۆتۆمبیلانەی ئێستا کە مۆدیلیان دەگۆڕدرێت لە گێڕی ئەیتیفەوە دەگۆڕێت بۆ گێڕی CVT یاخود لە گێڕی ئەیتیفەوە دەگۆڕێت بۆ گێڕی دەبل کلات یاخود DHG یان هەندێک سیارە دەگۆڕدرێت بۆ گێڕی 8 نمرە هیچمان کە گۆڕراوە بۆ گێڕی 9 نمرەکە ئەمانە هەر یەکە و هایدرۆلیکی تایبەت بە خۆیانەوە ئەگەر بێت و لەم حاڵەتەدا شوفێر ڕێنمایی ئەو کەسێک کە ئیش لە ئۆتۆمبیلەکە دەکات لەسەر کەتەلۆگ بەکاری نێنێت هەر بە شێوازێک بیگۆڕێت دەبێت هۆی تێکچوونی گێڕەکە باشە کاگاوڕێ کەسێک شارەزایی نەبێت لە گێڕی ئۆتۆمبیل و لە ئۆتۆمبیل بەگشتی بە چیا بزانێت کە گێڕەکەی کێشەی هەیە نیشانەکانی چین چۆن ئەزانێت کە ئەم گێڕە کێشەی هەیە و دەبێت چارەسەری کێشەکەی بکرێت گێڕ بەخۆی ئەگەر بێت خەلەلی هەبێت لە کاتی ڕۆیشتنە هەموو شوفێرێک هەز بە کێشەی گێڕەکە دەکات بۆ نمونە
نەتر دروست دەکا یان تاخیر گێرگۆڕین هاف دەکا یان هافکردن زۆر شتی ترمانەیە بەڵام لێرکاندا ئەگەر بەسیترین خەلەل هەبێ لە گێڕی CVT بۆ نمونەکە ئێستا زۆرنەی ئۆتۆمبیلەکان کە کراینە بە گێڕی CVT شارەزایانی بواری ئۆتۆمبیل کاتێک کە ئەم گێڕە دروست دەکەن هەر دەستن بە دیزاینکردنێکی جیاواز لەم حالەتەدا کە گێڕ CVT ئەگەر بێت و خەلەلێک لە بەشی هایدرۆلیک یان بەشی کارەبایی هەبێت سکلێتەری بنپیانی ئۆتۆمبیلەکە ڕدەگرێت کاتێک کە شوفێر ئەم حاڵەتەی دیت پێویستە بە زووتری کات سەردانی شوێنێک بکە بۆ چاکردنەوە بەڵام ئەمە دوای چەند جارێک دووبارە دەبێتەوە ئەگەر بێت و ئیهمال بکرێت ئەمە دەبێتە هۆی تێکچوونی گەڕ جاروێ زۆرینەی جار یەک ئەساس لە بەشی گەڕ تێک دەچێت یاخود هایدرۆلیک نەقسا ئەگەر بێت و زوو چارەسەری بکەیت هیچ کێشەیەک بۆ گەڕەکە دروست نابێت بەڵام ئەگەر بێت و هەر ئیهمالی بکە یاخود سەفەری تێبکەوەی لەم حالەتەدا گەڕ CVTش بۆ نمونە گێڕەکە زنجیرە داخوران لە بەشی گێڕەکەدا دروست دەبێت هۆی دروستبوونی وردە ئاسن ئەو وردە ئاسنەش ڕاستەخۆ دەستە سەر فلتەری گێڕەکە دەبێتە هۆی گیرانی تەواوی گێڕەکە لەم کاتەدا هاتوچۆ لە نێوان هایدرۆلیک و بەشی زنجیرەکەدا نامینێت و دەبێتە هۆی لێخشاندن لەم کاتەدا ئۆیلپەمپی گێڕمانەیە کاتێک کە ئەو وردە ئاسنە گەیشت بەنا ئۆیلپەمپی گێڕەکە تێک دەچێت و دەبی گێڕەکە بکرێتەوە کە گێڕە CVTش زۆرینان ئێستا کە سعرەکانیان سەروی دەوەرەقە تاوەکو هەش دەوەرەقە تاوەکو 20 وەرەقەیە شارێتر بکڕی باشتر تقریبان وایە باشە وەستا هاوڕێ زۆر بەمان تووشی ئەم حاڵەتان دەبین کە ئۆتۆمبیلمان هەیە کاتی ڕۆنگۆڕینی سیارەکە دێ ئۆتۆمبیلەکانمان دێ دەڕۆین ڕۆنێک هەیە زۆر هەرزانە پێ دەڵێ 3000-4000 کیلومتر لەسەری بڕۆ پاشان وەرەوە هەشە نرخەکەی زۆر زیاترە بەڵام کوالێتی ڕوونەکە باشترە شۆفێر کامە بکە هەم لە بەرژۆندی گیرفانیتی هەم لە بەرژۆندی ئۆتۆمبیلەکەیتی بە بڕایت وەکو شارەزایە بەتاکیت گرنگ ئەو نیە کە سارەکەی گران بێ چکە هەر ڕوونێک ئەگەر کوالێتی بەرز بێت نرخەکەشی بەرزترە چکە لە ئێستادا ئەمە چەند زۆرێک ڕۆنی مەچینەمانەیە بە پێی سار بۆ نمونە ڕۆنی کۆنڤێشنمانەیە یاخود ڕۆنی مینڕەڵمانەیە یان سێنسەتیکمانەیە یان سمی سێنسەتیکمانەیە یان ڕوونی فول سێنسەتیکمانەیە ئەمانە لەسەر دەبە ئاماژەی پێکردووەواتە ڕوونی دووبارە بەکارات و یان ڕوونێک کە لە کانزا دەردێ دروست دەکرێت 50 بە 50 یان ڕوونێک تەواوی مواسەفاتەکانی تێدایە بۆ ئۆتۆمبیلێک دروست دەکرێت یەک جاریش دروست کراوە ئەم ڕوونە کە بە پێی کۆدا هەر کۆدێک بە پێی مواسەفات بۆ نمونە ڕوونی SN-مانەیە SM پلسمانەیە SP عفو ئێستادا کە لە ڕیزبەندی پلەی یەکەمە بەڵام لە ڕووی نرخەکەیە جیاوازە لەگەڵ ڕوونێک کە ڕوونەکە لەسەر نووسراوە کۆنڤێشنواتە دووبارە بەکارات و یان نووسرایە مینڕەڵ یان ڕوونەک مواسەفاتی SL بێ کە لە ساڵی 2001 تاوەکو 2004 ئەم مواسەفاتە بەرەماتەوە یاخود لە 2004 تاوەکو 11 SN بەرەماتوە پاش SN کرا بە SM پلس پاشەوی SP بەرەماتوە ئەمانە هەر یەکە و تایبەتمەندێک و کۆدێکی جیاوازیانەیە بەپێی سایزەکانی بۆ نمونە ڕوونی مواسفات ئەمریکیەکان یاوەن یان ئەو سیارانەی کە تازە لە شەریکە دەردێت کە تایبەتمەندی زۆرینیان 5WC بەڵام ئەو سیارانەی کە مۆدلیان نزمە ئەوانە بۆ نمونە 10 ئەمە لە ڕووی نرخەوە جیاوازە لەگەر ڕوونێک کە 0W20 کە لە کەتەلۆگ ئاماژەی پێکردووە باشە کاگاوڕێ هەندێک گڵۆب هەن لەسەر داشبۆڵی سیارەکە دەرەکەوێت ئەو نیشانن بە سووری کەسەکە بەجێ هێڵێت لەسەری لێ خوڕێ سەفەرەکە بۆم لاولا چی بکەین کە کەمترین زەرەر و زیان بەر ئۆتۆمبیلەکانمان بکەوێت کاتێک کە ئێمە ئۆتۆمبیلەکەکڕین و لێ خوڕین و بەکاری هێنین تا چەندە گرنگە کە ئەو هێمایانەی کە لەسەر ئەو شاشەی کە لە بەردەمتایە ئیهمال نەکرێت هێماکانی سەر داشبۆڵ ئاگادارکەوێکی زۆر گرنگە بۆ شوفێر بۆ نمونە هێمای کەسکمان هەیە هێمای زەردمان هەیە واتە ئاگادارکەرەوەیە هێمای سوور واتە بەی شتێک شوفێر ناتوانانی لەسەر ئۆتۆمبیلەکە دابڕات بۆ نمونە هێمای برێکمانەیە کە بە سوور کەمە لەوانەیە ئیستابت نەمینێ یاخود قۆریە سۆرەکە ئەمە ئاماژە بەو دەدا کە لە ئۆتۆمبیلەکەدا پچڕانی جۆزە یاخود ڕوون لە بەشی ئۆتۆمبیلەکەدا نەمینێ لەم ئالدەدا پێویستە شوفێر ئۆتۆمبیلەکە ڕابگرێ ئەو کەسانی کە شارەزایانێ ئاگاداریان بکاتەوە یاخود بەکرێن بیبا بۆ سێرڤزێک باشە کاک هاوڕێ
گەرما تەواو بۆ هاوین بەرەو زستان دەڕۆین بەیانیان زۆر جار شوفێران پەلەیانە بۆ دەوام بۆ نمونە من زۆر جار خۆمەوە بەسەر دێ پەلەمە بۆ بەرنامە زۆرم نەماوە خولەک 45 خولەکە ماوە خۆم نەگۆڕی و کاتی بەرنامەوە هەتا دەگەمی هەمووانە لامان کاتا دەڵێن پێویستە ئۆتۆمبیلەکەت باش گەرم بکرێ ینی چەند خولەکەی گەرم بکرێ پاشان لەسەری بڕۆی بۆ ئەوەی مەچینەکە یاخود بزوێنەرەکە تووشی گرفت نەبی ئەمە ئەسلی هەیە ڕاستە یاخود دەتوانێت دوای داگیرسانی ئۆتۆمبیلەکە دێکسەر لەسەری بڕۆی لێرکانەدا خاڵێکی ئەگەر شوفێرەکان جێبەجێ بکەن دەتوانن دوای 1 دقە ڕاستەخۆ ئیش بە ئۆتۆمبیلەکە بکەن ئەویش بەکارهێنانی ئەنتیفرێز کە دژەبەستانە و بەکارهێنانی ڕوونێکی کوالیتی بەرز کە ئەم ڕوونە مادەیەکی تێدایە دژەبەستانە ئەگەر هاتوو ئەم دوانێت جێبەجێ کرد ڕاستەوخۆ دەتوانێت ئیش بە سیارەکە بکە و دوای 1 دقە دەست بە ڕۆیشتن بکە بەڵام بەبێ زەختکردن بەڵام ئەگەر هاتوو ڕوونێکی کۆنڤێشنی بەکارینا یاخود ئاوی ماڵانی بەکارینا لەو عادەتە دەبێت چاوەڕێ بکات چارەگەک تاوەکو تەواوی بەشەکان گەرم دەبێت لە مەچینە ئاوەکە گەرم دەبێت تاوەکو گێچی حەماوە دەجوولێ با بڵێ گێچی حەماوە دێتە سەر شوێنی خۆی ئەو کات دەتوانی دەست بە ڕۆیشتن بکە شوێنی خۆی نەک تەنیا جوولان بەڵێ لە شوێنی خۆی دەبی بە سیارێ بکە دەست بە ڕۆیشتن نەکە ئێمە کە میوانمان پزیشکێکە بێڵین دیارترینی ئەو نەخۆشیانەی کە ئێستا بڵاو ئەبنەوە چین ئێستا جەنابیشت پزیشکی ئۆتۆمبیلی دیارترینی ئەو کێشانەی کە بۆ ئۆتۆمبیلەکان دروستە بێت و دێنە لای ئێوە و بۆ ئەوەی کە چارەسەری بکەن دیارترینیان چین و هۆکارەکەی چیەکە ئەو ئێستادا زۆرتری مشکلەکان کە لە لای ئێمەدا ڕوودەدا لە قسمەی بەشی گێڕە لەوانە بۆ نمونە ئەگەر هاتوو بەڕادی گێر تاقی ئاو دەستە بەشی گێڕ کە ئەگەر بێت شوفێ بۆ ماوەی 9 دقە یان 1 دقە لەسەر ئۆتۆمبیلەکەت بڕوە گێڕەکەی تێک دەچێت پێویستە بەکرێن بیگوازێتەوە یاخود لێچون هەبێت لە بەشی هایدرۆلیک یان هایدرۆلیک کە لە شوێنێک دەگۆڕدرێت جۆرەکەی خۆی بۆ بەکار نایەتەوە یاخود کەسێک دەچێت هایدرۆلیکی گێر دەگۆڕێت پێویستە ڕەچاوی هەندێک خاڵ بکرێت بۆ نمونە ئەگەر هاتوو سارێک لە شوێنێکی دوورات دەستی کرد بە گۆڕنی هایدرۆلیک پێویستە بە کۆمپیوتەر سەیری فلوت تێمپرەشەرەکە بکات تاوەکو پلەی گەرمی هایدرۆلیکی گێڕەکە بێتە خوارەوە چکە ئەو هایدرۆلیکە نوێی کە تۆپێتە ساردە ئەم هایدرۆلیکەش گەرمە بەی شێوەیەکی یەک ناگرێتەوە لەم حاڵەتەدا تەپە بۆ بەشی گێڕەکە دروست دەکات یان گێڕەکە تێک دەچی خەلە دەکەیتە بەشی ناو قسمەی کۆنتترۆلی گێڕەکە پێویستە شوفێر یان ئەو کەسە ئیش لەسەر ئۆتۆمبیل دەکات چاوەڕوانی ئەو بکە یاخود گەرمی پێوە چێبی هایدرۆلیکە فاس بکات تاوەکو گەرمیەکە دێتە خوارەوە ئەگەر هاتوو چاوەڕێی نەکەت هایدرۆلیکی ساردی بۆ بەکارهێنا ئەگەر هایدرۆلیکە مارکەش بوو ئەمە خەلل بۆ گێڕەکە دروست دەکات بە ماوەیەکی کەم دەبیتەوەی تێکچوونی گێڕەکە باشە وەستا هاوڕێ گرفتی گێر لە گرفتی بزوێنەر و مەچینە گەورەترە ینی بۆ کاتێک کە من دەمەوێت ئۆتۆمبیلەکە بکڕم ئەگەر گێڕەکەی با بڵێن گۆڕاوی هەست پێ دەکرێت کام گێڕە گۆڕاوە گێر ئەگەر بگۆڕدرێ مشکلت بۆ دروست ناکە هەمان کوالێتێکە لە ئەمان کوالێتێ بەڵام لێرکانەدا ئۆتۆمبیلمانەیە ئێستا گێڕی بە 18 وەرەقەیە مەچینەکەشی بە 250 دلار هەشە بە پێچاوانەوە ئۆتۆمبیل بە ئۆتۆمبیل دەگۆڕدرێت ئۆتۆمبیلەیە مەچینەکەی بە 1 دەفتەر ئێستا بۆ نمونە ئەو سنترانێک کە گێڕی بە یان ئاڵتیما ئەوانە لە بازارەکاندا گێڕی دەستی دویان هەیە کە نرخەکەی هەرزانە بەڵام ئەگەر بێت و لە خودی شەریکە بەنوێتی بکری سیارەیە بە 1 دەفتەر تەنا گێڕەکەی بە 37 وەرەقەیە یان هەندێک سیارەیە تەنا گێڕەکەی بە 1 دەفتەر ئەگەر لە شەریکە ڕاستەخۆ بیکڕی تەنا نرخەکەی ئەوەندا جا ئەوە پرسیارەکە سۆڤانەگەر ئیجازەم بدەیت ینی لە ئۆتۆمبیلەکان بەراوردەکەیە ینی هەندێک لە ئۆتۆمبیلەکان مەچینەکانیان هەرزانە گێڕەکانیان زۆر گران هەندێکی دیکە گێڕیان هەرزانە مەچینەکانیان زۆر گرن ئەم جیاوازێت چیە کۆمپانیا بڕیار لەسەرەوە دەدا ئەو سارانەی کە مەچینەکانیان تێک ناچێت ئەوە نرخەکەی هەرزانە بەڵام ئەوانەی کە تەڵەبی لەسەر زۆرە بە پێی کات نرخی گران دەبیتەوە یان ئۆتۆمبیلەکەیە جیاوازە لەگەر ئۆتۆمبیلێکی تر ئەمارە لە شەریکەوە نرخی گێڕەکەی گران نەچکە لە بازاردا نییە هەر شتێک زۆر بوو نرخی کەم دەبێتەوە هەر شتێک نەبوو نرخەکەی زۆر دەبێتەوە دەستەکانت خۆش بەجددی وەستا هاوڕێ زۆر بە ئەکادیمی زۆر بە جوانی هەم وەستایانە
هەم ئەکادمیانە لەسەر تەواوی کێشەکان قسەی کرد دەستەکان خۆش بێت دەستەکان خۆش بێت هەکارسا منیش ناڵەمی تر زانیاریم نییە چون زۆر بە وردی لە گرت و بە وردیش شیکردنەوەی بۆ کرد ئەوە بۆ هیوام کە ئەوەی کە ئۆتۆمبیلی هەیە بەیانە سوودی لە قسەکانی یاخود ڕێنمایەکانی وەستا هاوڕە حەسەن شارەزای بواری ئۆتۆمبیل وەرگرت بێت و مە سوپاس دەکەین کە زۆر سپاس بۆ خێر بێ جا نۆرەی کەشوهەوە بەڵێ جا نۆرەی کەشوهەوایە ئەوەی کە لە هەولێر هەیە ئاسمان خۆرە با بزانین لە کوردستانی گەورە ڕەوشی کەشوهەوا بە شێوەیەکە من وای بۆ ئەچم باران نەبێت هیوادارم ببێت زمانی شیرینی کوردی زمانێکە نەک هەر خودی ئێمەی کورد ڕێزی ئەگرین بە گەورەی ئەزانین بە جوانی ئەزانین بگرە زۆر کەسیش هەیە کە زمانی کوردی بۆ ئەو تایبەتە و حەز بە فێربوونی زمانی کوردیەکات هەروەکو لە بینی لە سۆشیال میدیا کە کەسانی بەناوبانکەن هەوڵی ئەوەدان خۆیان فێری زمانی کوردی بکەن و وانەی کوردیش لە خوێندنگاکان دەبێت بەو چەشنەی کە ئێمە کازانی قیمەتی زمانی کوردی چییە بەو چەشنە فێری قوتابیان و منداڵەکانمان بکەین کە زمان و وانەی کوردی وانەیەکی تایبەتە و جیاوازە لە هەمووانەکانی دیکە جا ئێمە هەمومان منداڵەکانمان دەنێریت بۆ قوتابخانە یاخود خۆمان چوین لە پێناوەی بتوانین پیتەکانی کوردی بناسین و لە داهاتوو خوێندنەوە و نووسین بەڕێک و پێچی بکەین مامۆستا بۆ مامۆستا شێوازی تایبەتی خۆی هەیە لەوانە گوتنەوە قوتابیان هەندێک چێژ لەگەڵ مامۆستایەک دەبینین لەگەڵ مامۆستای دیکە کەمتر لەگەڵ یەکێکی دیکە زیاتر مامۆستایەک هەیە دەڵێ من ڕێگە نادەم هیچ قوتابیەکم لەوانەی کوردی خراپ بێ یاخود بە زمانەکەی خۆمان دەڵێن تەمبەڵ بێ دەبێ هەموو قوتابیەکانم لەوانەی کوردی یەک مستەوە و ئاستیشان لە تۆپ بێ ئەمیش مامۆستاکەمان لەگەڵ مامۆستا بەڕێز سامی هیرانی مامۆستای وانەی کوردی مامۆستا سامی بەخێر بێ زۆر خۆشحاڵی لەگەڵمانی شتەکانی دەبینم زۆر جار سۆڤان لە سوشیال میدیا
یاخود لە دەستگای دیکە کە چاوپێکەوتنی لەگەڵ دەکەن بە شێوازێکی زۆر تایبەتوانە دەڵێت و سەرنجڕاکێشە. بەڵێ جا ئەو وانەی کوردیش بە بازنە یەک ئەڵێتەوە بازنە یەک دەڵێت. بەڵێ جاوە زۆر گرنگە کە هەر لە سەرتاوە چونکە ئێمە گەر بمانێ خانوویەک ماڵێک دروست بکەین ئەگەر خشتی یەکەم و چۆن بناغەکەی چاک نەبێت تا کۆتایی ئەو دیوارە هەر بەرلاری خواری ئەڕوات. بۆیە زۆر گرنگە کە سەرەتا و منداڵانە لە ژێر دەستی جەنابتان فێری وانی کوردیە بن. بە چ شێوازێک ئەم جەناب دووتێک تەیاڵێ نییە شتیوانی لە لای من تەمەڵ نییە هەش بێت لە لای من یەکەمە. باش چۆن ئەوات کردووە؟ سەرەتا بەیانتان باش زۆر خۆشحاڵین کاو دەرفەتان بۆ مەڕخسان لە 2020ەوە ساڵی کۆڕۆنەکەی بوو هەندێک تێستم کرد تێست لە غورفەکەم هەیە بەس تێست شتم کرد گوتم بزانم نزیکەی تقریبا 28 ساڵە مامۆستای پۆلی یەکەم ڕێگاک بەکاربێنم کە قوتابی پۆلی یەک مامۆستای خۆش بێت ئەگەر خۆشەویستی هەبوو لەناو بینی قوتابی و مامۆستا قوتابیەکە حتمما زیرەک ئەبی خۆشەویست زۆر دەبری هەیە 150 قوتابی زیرەک دەبی هەستا چما کرد جوولانەوەمان کرد بە پیتەکان چونکە مامۆستای پۆلی یەک لە هەولێر خاصن بە بەحسی هەولێر دەکەین 175 بەنیازی خۆی دەرسەکەی ناڵێ حتمما مدیر معاون ئەوها دەی حەزیان لە دەرسەکەی نیە مامۆستای پۆلی یەک زەحمەتە زۆر زەحمەتە بەس ئەمن هیوایەتی مامۆستای پۆلیەکە هەستا چما کرد ئەمە ساڵانە لە هەموو قوتابخانەی لە هەر پۆلێکی 4-5 زۆر خراپمان هەبوو لاواز ئێستا وشەی تەمبەڵمان کردە وشەی لاواز بە زۆر بزانم تەمبەڵەکە ئەوەترا چما کرد جوولانەوە بە پیتەکان دروست کرد لە قوتابخانەی ئەهلی بوون لەگە حکومیەکەی زیاتر لە حکومیەکەی ئیتمام پێدان ساڵێک زۆر ماندی بووم بەس مامۆستایەکە زۆر ماندی دەبی ئەگەر ئەو ڕێگای بەکاربینی ئەمن گرنگتیمدا ئیشراف و وەزارەت و پەروەردەی گوتم ڕێگایەکەیە وتم مامۆستا پشتیوا بوونی نییە بەسەر بیکە 3 ساڵە ئەو تێستەمان کرد ئەوە 3 ساڵە قوتابی کامل لاوازە یەکەمی پۆلێ بۆ نمونە ئەمە 3 جۆرە قوتابیمان هەیە زیرەک ناوەند لاوازی یعنی حەڕوچیش هەروە هەموو پۆلێک حەڕوچ تێدایە یعنی بێعار چم کرد ئەمن وعدمدا گوتم قوتابی لاوازەکەی یەکەمی پۆلێبی قوتابی زیرەکەکە بەخۆی بەهرەی تێداوە یانە ماڵی ئیتمامیان پێدایە ئێستا ئامانزی من چی ئەو ڕێگای نوێم کەدانە ئەو داهێنان ها بڵێ نەرێ ئامانزەکەی من چیە ناوەند و لاوازەکە ئەو ڕێگای کە بەکاردەین چونکە ئەوەی کە قوتابی بەهرەکەی بەخۆی تێدایەوە زیرەکە ئەم خۆی لەوەی مادی ناکەم زیاتر هەستا حرەکەمان کرد توانم دەبی هەستم باشترە خۆت دەستگراوە بیت بۆی بزانانی ئەو دەستێکە کردە چی بوو باشە ئەمە سەرەتا پیتی دەخینین بێزگەل ئاشنای هەڕاست بێزگەل ئاشنات قوتابخانەکەی پێداسینەوە گۆڕەپانە ئەو مامۆستای ئەو هەیە یەکەم شت هەفتەی یەکەم مامۆستا دەبی زۆر خۆی خۆشەویستکە کە خۆی خۆشەویست کرد ئەوە سیاسەتەکە هەبوون وەکو خێزان ئەو هەیە چما کرد یەکەم پیت ئەمە کە دەڵێن دێ ئەوەی پێشەوە ئەزانی بەس ئەوەی دواوەکو دەزانی ئەمە حرەکەمان کرد دەی کوڕ هەمووتان ئەوە بکەن هەچما کرد پیتێ دێ لێرکانە دروست بوو ئەوە دەا لاوازەکە لە زیرەکتر دەبی هیوایەتی سوچی جلە گەلەگە زۆرە پێشمان وە دەکا ئەدیەگە ئەو پیتەمان زیادکە ئەوە چی هەموو دەڵێن بزوێنی درێژ لاوازەکەی لە ژیانی خۆی نازانین بزوێنی درێژ چییە کاتێ بە شێوەی کاراتی لێیدا لێیدە دەرێت دێ ئادا ئەوە فێر بوو پیتێکمان هەیە غەریب هەموو سێمە دەرێ لاوازەکە کە ئامانزمان ئەوە ئەو پێشمان بۆ دەرێ دەفتەر هەموو هەدەکەن دار ئەو زەوێنێ دارەکەشم پێیا دارەکەم زۆر جوان کردیا ئەوە دار فێر بوو ئادی میوانێکمان هەیە ئەوەش دیسان بسوێن دەفتەر ئەوەی پێشەوە دەرێت دارە بەس ئەوی پشتەوەگە جێ خۆمان گر کوڕەکە بڕگجێ ئەو هەیە ئەو هەیە دەکەین هەموو دەرێن دارە باشتی ڕێگایە دوو پیتمان هەیە ئەو دوو پیتە قوتابی دەفتەر پۆلی 3 هەر غەڵەت دەکات ئێستاوە قوتابی پۆلی 6مان هەیە ناوی خۆی نازانی بنووسی لەبەر ئەوەی 8 ساڵە کتابی ئەمین باڵدار نەما کە کتابی ئەمیر باڵدار نەما زۆرە کتابە هاتیە وەکو زانست و بیرکاری بەس خەت ڕاکێشانە ئەو کتابی کە هاتیانە و ڕسەت فێر ناکات لەو پیتێکە هەمووتان بگرێن هەموو دەگرێن ئەوەی پشتەوە فێر بوو ئەزەگریانەکەوی دەنجگە لە گەورەترە بە ئەمری خۆیان ڕوایە بەخۆی ئەدی کەواتە گوتمان خوشکوبرا هەم پێک دەچن بەسەوە هەفتێکی زیادی ئەدی ئەوە چیا ئەوە گریان ئەوە شاری کە هەرپەڕە هەموو دەرن یێ نەک ئێ هەتا ئێستا شارخەرە دەکەن ئەوە چیە یێ کەواتە جیاوازەکەمان زانی لێرە ئەو پیتە چیە
ئەو پیتە زۆر زەحمەتە لەگەر ئاو بەری بە زوێنی کورت و زوێنی درێژ سەکە هەمووان دەرمەوە سایلی بخۆین هەموو دەکەین ئەو پیتە چناوی چییە؟ کەواتە ناوە دوو لاوازەکە فێر بوو ئەوەی پێشەوە منەتی بە مامۆستا سامی نییە دوو جۆرە ومان هەیە وەکمانێ درێژێکمان هەیە کورد زۆر جار مامۆستا بۆش دەرێ و بۆ کەرکێش دەڵێ و کاکە ئەمە دەبی جولانەوەکی بکەین ها یەک دەست ئەو وەک کورتە حتى العربي أو نود زور أوانيها وشي ضمك تدري ها بس ويدريش دو دس لي ذاك عندنا كرم أو دفتر سبيكونا دري يعني دريش ذاك دري سر بيتيكا بيتي زوج أما زيادة أوانون بيكتسن بيتي كهرباء تانغري هم يا بنزي خوان بديواري ودنا هذا أو كهرباء قرتي لو ذاكين سنشي أو بيت زور جواز أو بيت دار ما عندشون لير كانت سمعتن لێرکانە منداڵەکەشمان فێرە داشوشتن کرد 120 داک و بابەکەشمان فێر کردیا ئێروەیە هەندێک دانی خۆتام شۆن ئەوە دانەکە ماشوشت لەو پیتەی لێرە و لێرە ئەوەس دەکەین پیتی دەڵێن بێ هەمومان خۆمانی دەکەین هەم ناوەند و ئەوەی دواوە هەر ئەوە زوو فێر دەبین بەس ئەگەر خارەکە لەسەر بودەی خۆتان ناشیرنی کەلوچی مامۆستا خۆت بخۆشمان ناشیرنی ئەوا دەکەین خوان ناشرین دەکە زۆر عجایب کەواتە جیاوازەکەی ئەوشمان زانی لێرە ئەو جیاوازە مەونێ پێکەچی ئەگەر مامۆستا دەنجی خۆی بەرز نەکات لێرکوانە ئەوە ترسانە ئەوە دەبی دەوت خەپاتکەی ئەو پیتەت ڕەخنەمان زۆر لێ دەگیرێ بەس کوردستان هەر چاردەوەری ئاگرا کو وەخت خۆیدان گۆ دەبی خۆت فێرە شیر و ئەسب سواریکەی دەبی ئێستا مەتەقی هەر بزانی خۆمان هەلێکەن دەرن ڕەخنەمان زۆر لێ دەگیرێ بەسم هەر بەردەوام دەبم دەبی من دەربزانی تەقەت چییە ئەزەوە بەو شێوەی 37 فیتمان هەیە با ئەوەندە بەس گۆتە کاتمان زۆر ئێستا دێنە سەر وشەکە خۆشبی شێوازێکی تایبەتە یان بەتایبەت لۆ منداڵان وە باشەکە تۆ شتێک دەکەی جیاواز بێ بەتایبەت کاتێک نواندنی لەگەڵ دەکەی یان دەیچوێنی بە شتێک بۆ نمونە ئەوەی دانششتنەکە هەم پەروەردەیە لە ڕوویەوەی کە تۆ ڕۆژانە فێری دەکەی دانەکانی بشوە هەم پیتی ژئی پێدەناسێنی باشە مامۆستا سامی گرفتی قوتابیان زیاتر چیە گرفتە سەرچەکانی ئەو قوتابیانە کە پۆل 1 و 2 3 لە بازنە یەکن گرفتمان چیە ئەوە دەفتەر پیلانە گرفتمان چیە لەو ساڵێک ئەو پەرتوکە جوان و نازدارە نەما کاکە ئەوە ئەمین باڵدار تەماشا گرفتمان چیە ئەو پەرتوکە نوێی ئێستا هاتیە بێگومان ڕستەی فێر نابی دەفتە پۆلی چاریش کە ئیمتحان لەسەر ئەسئیلەیە نازانی لۆ لە 1 و 2 ڕستەمانی خاستە پۆلێک ڕستەی تێدانیە جاران دەماگۆت مام زۆرا مەڕۆ مێژم دەوێ ئێستاوە نەمایە بەس مێژەکە بەتە نەمایە ئێخ مێژەکەی چ لێ بکەین کاکە لە سەبانی هیچکی کەینەوە یان لەو میوانی دایە بە خۆما بکەین خۆی لەبەر ئەوەی ئەوە 8 ساڵە لە هەولێر هەموو کوردستان یانی بەڕاستی 106 قوتابی کورد لاوازە هەموو دەرەجیان 50 ئالیەکان هەر 100 بەس ئالیەکان لەبەر ئەوەی کە ساقیت بوون نەکرێ دەرەجەی باشیان لەدەنێ ئەمن بەدەیان قوتابی ئالیم هەیە بخۆم مامۆستای خصوصیشم بەدەیان قوتابی ئالیمی پۆلی 6 و 7 زمانی کوردی نازانی زەمیوانش ناکەم حکمی کەش خەراترە لۆ چەند ساڵە زمانی کوردی هەفتانە دەرسمان هەبوو ئێستا چی کردیان وەزارەت کردیتە 8 ئەسەکاکە 8 بە شەوانە ئایا بەشە قوتابی دەکات هەفتەی 3 ساعت و 20 دقیقە 3 ساعت و 20 دقیقە هەفتانە دەبی دوو پیتش بخیندرێت قوتابی حکمیش هەموو چلا باش ئەگەر مامۆستا لەگەر قوتابێکی بەس برێ سڵاو دەرست خوێندیە ئەوە چارێکە ڕۆی ئەدی پراکتیک و عملێکی ئیشەکەی سەر تەختە ڕەشیەکەین ئەوە دوو خاڵی سێەم ئێستا بوویتە سێکتا کاکەکار کوڕاسە هاتی ئەو سەر کوڕاسە کتابەکی ئەهەندە سوور هاتیە بەرجیەکەم ئەوە هەر لەناو ئەو 40 دقیقە دەبێت تووشەکەی بکەی ئەوە دوو دەفتەری مامۆستاش دارە چونکی ڕێگای لێکدانە ئەوە سێتێ تێنووسی چارەم سێ تەختە ڕەش ئەویش تێنووسە ئەتوو بە 40 دقیقەی دەبی ئەو 40 قوتابیە فێرکەی هەندێک جار ئیملاشیان هەیە ئەدی ئیملایەکە یعنی کەواتە بڕیارێکی زۆر هەڵەیاندا ئەو سارەکە دەبا بە شەوانەی زمانی کوردی 12 بە شەوانە بە لۆ کاکە ئەم با جوابەکەت دەمێ ڕاستە ئەهلی شەمەی دەوامی نییە بەس ئەهلی لە 8 دەوامەکە هەتا 2 دقیقە دەوامیتی ئێوە نیە کاتی زیاترە کوردەکەی زیاتر ئەکاتەوە لە حکومیەکەی 8 دەوامە بەخۆی هەتا 12
هل الساعات جهازة قطابي زوقنا من اللو كهربانية يستعمل مكتبة شما سطانوتي كهربانية شو كان هناستيم هر كهرباء زوج خرابة مكتبة كوريا مطرق لا لسر هولير العاردية مطرق قورترا مكتبة كوريا كهربانية جرمايا بس أما سباس خوايا كان أو رجاي بكاري منا ما مستاك كذا بخلق بي باش ما مصطفى جناب دامجد بوكد ما مصطفى أبي خوي خوشويز بك لا كاتي كورونا كو تا استهست كردو چنه خوشويز بويتا للاي ما مصطفى للاي قطابي كان زور خوشويز باوركا بولي دو سه وصار هم روجناتسم بس خون پیدا ادن وچی خون پیدا ادن هم دنیا ایمنا بابا خوشويستي او نه خوشويستي لگا گورو خاك مجتمع بخو امداش اساسا كون داري خوشويز حتما اوش فير دبي امين باور اكن روجان على كردستان بيشان دم هم روجه لو انا الشخص اللي جورج نازل على كردستان تسرنجش لاستغفر يعني كم دبي على كردستان زان تسرنج ها يكم شتمان اويا بس اما اشتق مع فكرتو كدين جوري باكو خاوني اما هون دراوك معني كاكا كاردم نيبدا قدمي عمليه كيف كان باش بون منا باشا او هون دراكو فيركين اما السطانوت بينزي كاكا ما السميناري قلق زور دكين الهر سميناري شي درسه شي لتو ورد قريم لوي هم ورد قريم لو حال خمس زيركم هي عمل عندي هم ما مستاج زيركنينا هر ما مستوش تشي هي سمعك او ما ما كو فيركين او زانتايا قطابي هاوليري السطانوتي قد ناري بارتوك نازان قريم بارتوك ما مش غير دكين هذا كتاب دريتشي زانتا بيدك ما تمشى بارتوكي خود دربينا وريابه وما يدرينا ناوي خداي لبينا بيتو وشاي بخوينا ناوي خداي لبينا بيتو وشاي بخوينا سباس او فير كردينا يعني من دارك بخوي زان زانتا كردوا كاكا صفيه كدو حتى اساس قطابي نازان زانتا الا دي ما وصلوا يكاتوا او ما زور زورا باشا ما سامی دەبینم ئەتو خۆشەویستێکی زۆر زۆرت بۆ ئەلفوبەی کوردی بۆ پیتی کوردی بۆ هەمووانە هەتا لە ئۆتۆمبیلەکەش دووە بزانم پیتی کوردی لێدا دارە داریدی لە دەستەکەش نووسیتم ئەلێرەش نووسیتم ئەوجا کە پەیوەندی ڤایبەرەکەش هەر نووسراوە دارە داریدی ئەو چی ئەو خۆشەویستی تو بۆ دارە دووداری دوو بۆ ئەلفوبەی کوردی وڵای خۆی ئەو وەفایە دەبا لە سلێمانی کرابە چی مامۆستا ئەمیل باڵدار غەرە دەبم خەڵکی سلێمانیە وانە بەس ئەمە ئەم نازەکەی و دەرسەکەیم هەڵگرتیە بەڕاستی 8 ساڵ ئەو کتابە نەما کتابە کاتیە قوتابی سەتانەوت فێر نابی باشەوە پرسیارێک دەکەن لۆ لە هەولێرێ منداڵ دەستە مەکتەب 1 ساڵی فێر ئینگلیز دەبی عەجیب و غەریب پۆلێک فێر ئینگلیز دەبی باشە لۆ کوردەکە فێر نابی دەبی هۆکارەکە هۆکارەکە چیان دەبی وەزارەت لە هەر پارێزگایەکی 5 مامۆستای پرۆفیشناڵ بینی قوتابخانە حکومیەکان بینی نەک مشریف کاکە ئەمە کرددارین ئەمە مشریف کرددار نییە باش سلێمانی مامۆستا زیرێک زیەکمانە 5 مامۆستا لەوێ 5 لە هەولێرە 5 لە دۆچێ 5 لە گەرمیان وها زاخۆ ئەوان چۆن برادەرات هەمووان هەیە ڕۆژانە وەرە وەزیر مامۆستا سامی فران ئەمە چ بکەین بەخوای بەرنامەی دائەنێین قوتابی لە مانجی چار ئەمن گرێتی دەمێ هەموو ساڵێ مانجی چار قوتابی دەڵێ ژیلوان دیلانێ دەکات ئازاد دەچێت بۆ بازار ئێدەوە داهێنانیە کاکە ئەم مانجی چار ئەم گرێتی دەمێ دەستەکان خۆش مامۆستا سامی هیرانی زۆر سپاس بۆ تۆ هیوای تەمەند درێژی بۆ تۆ بۆ تەواوی مامۆستایانی کوردستان دەخوازین ماندوو نەبن هەر بەردەوام بن لەو کارە پیرۆزەی کە هەتانە دەستەکان خۆش من بۆ خۆم هەر حەزمەکەت بە سەرسامی و سەیری جوڵەکانی و بۆ قوتابی وشە چ بکەین خە عەمەلێکی با بکەین وشە ئەدی باشە بابزانم وشەم دروست کردی بەس زۆر کورت لەبەر کاتەکەمان 30 ثانیە با وشەی یاڵە یاری دەکەین وشەی یاری باش هاتە مەشاکە یاری کو فێرە قوتابی بکەین پیتی یەکەم چیە دەڵێ کاو هەمووتان بگرێن هەموو دەڵێن ئەدی ئەوە هەموو دەڵێن دەفتە چ لێیدا ها کاراتی لۆ سەرێ یا ئەدی ئەو پیتە چیە دەرێن یار ها خۆشەویست دروست دەکە یاڵە خۆشەویست وەرە کاکە هەکار ئا خۆشەویستی دروست یار ئەو لە کوانە قوتابەکەم فێرە خۆشەویستی کرد ئەدی ئەو پیتە چیە دەگریە دەرەی هەموو دەفتە چ یاری دەستەکان مامۆستا سامی زۆر سپاس تەمەند درێژ دووبارە سپاس دەکەین بۆ هیوایکە بەو وزە و بەو توانایی کە مامۆستا سامی هەیەی بتوانێت قوتابەکانمان بە هەمان شێوەش فێری ئەو وزە و تااقەت و توانای بکات و بێگومان هەموو مامۆستاکانی کورد لە کوردستان هل الساعات جهازة قطابي زوقي نامني لو كهربانية
ئێستا لە مەکتەبە چیما سەتانەوەتی کارەبای نەشخەکانی هەناستیم هەر کاربە زۆر خراپە مەکتەبەکە کۆریە مەترێک لەسەر هەولێرە لە عاردیە مەترە قۆرترە مەکتەبە کۆریەکە کارەبانیە گەرمایە بەس ئەمە سوپاسی خۆیەکەین ئەو ڕێگای بەکاری بینە مامۆستاکە دەی بە خۆڵق بی باش مامۆستا جەناب داماژت بۆ کرد مامۆستا ئەبێ خۆی خۆشەویست بکە لە کاتی کۆرۆناکەەوە تا ئێستا هەستت کردو چەندێک خۆشەویست بوویتە لەلای مامۆستا لەلای قوتابیەکان زۆر خۆشەویستم باوەڕ بکە پۆلی 2 3 و 4 هەموو ڕۆژە ناچم بەس خۆم پێدادەن وەچی خۆم پێدادەن هەموو دنیا ئیمنا با بە خۆشەویستی ئەو نیە بە خۆشەویستی لەگە گەورە و خاک و نیشتیمان بەخوا ئەمداش ئەساسە کە ئەو منداڵی خۆشویست حتمما ئەوەش فێر دەبین ئەمێن باوەڕ ئەکەن ڕۆژانە ئاڵای کوردستانیان پێشان دەم هەموو ڕۆژێ لەوانەیە شەخسەری گەورەش نازانێت ئاڵای کوردستان چەند ڕەنگیشە لە ئێستا فێریانەکەم دەبی ئاڵای کوردستان بزان چەند ڕەنگە هاو یەکەم شتمان ئەوەیە بەس ئەمە شتێکمان لە فکر چوون کە دەینە ژوورێ پاک و خاوێنی ئەمە هۆندراوکمانەیە کاکە کار دەمێ نیم دەقیقە دەمێ عەمەلیەکەی بکەم باش بۆ نمونە ئەو هۆندراک و فێرکەین ئەمە 195 کاکەمە سمیناری گەلە زۆر دەکەین لە هەر سمینارێکی دەرسەکی لە تو وەردەگرم لەوەی هەمووی وەردەگرم لە حاڵی خۆم زیرەکەم هی ئەمە هەموو مامۆستاکی زیرەک نینە هەر مامۆستا شتێکی هەیە سماکە ئەوە سەر مامۆستا کوفێر کرد ئەوە زانتایە قوتابی لە هەولێرێ 190 قەت نارێ پەرتوک نازانگرین پەرتوکەمە ۆژ غەرت دەکەین هەر دەری کتاب دەڵێت چی زانتا پێ دەکەم هاتەمشە پەرتووکی خۆت دەربێنە وریا بەومای درێنە ناوی خودای لێبێنە پیت وشایی بخوێنە ناوی خودای لێبێنە پیت وشایی بخوێنە سپاس ئەوە فێرکردینە یعنی مندارەکە بە خۆی زانتای کردەوە کاکە سەفی یەک و دوو هەتا ئێستاش قوتابی نازان زانتای بکە ئیلا هی مامۆستا لێی بکاتەوە ئەومان زۆرە باشە مامۆستا سامی دەبینم ئەتوو خۆشەویستێکی زۆرت بۆ ئەلفوبەی کوردی بۆ پیتی کوردی بۆ هەمووانە هەتا لە ئۆتۆمبیلەکەش دووە بزانم بەڵێ پیتی کوردی لێدایە دارە داریدیت لە دەستەکەش نووسیتم ئەلێرەش نووسیتم ئەوجا کە پەیوەندی ڤایبەرەکەش هەر نووسراوە دارە داریدی ئەو چی ئەو خۆشەویستی تو بۆ دارە دووداری دوو بۆ ئەلفوبەی کوردی وڵای خۆی ئەو وەفایە دەبا لە سلێمانی کرابە چی مامۆستا ئەمیل باڵدار غەرە دەبم خەڵکی سلێمانیە وانە بەس ئەمە ئەم نازەکەی و دەرسەکەیم هەڵگرتیە بەڕاستی 8 ساڵ ئەو کتابە نەما کتابە کاتیە قوتابی 190 فێر ناوی باشەوە پرسیارێک دەکەن لۆ لە هەولێرێ منداڵ دەستە مەکتەب 1 ساڵی فێر ئینگلیز دەبی عەجیب و غەریب پۆلێک فێر ئینگلیز دەبی باشە لۆ کوردەکە فێر نابی دەبی هۆکارەکە هۆکارەکە چیان دەبی وەزارەت لە هەر پارێزگایەکی 5 مامۆستای پرۆفیشنال بینی قوتابخانە حکومیەکان بینی نەک مشریف کاکە ئەمە کرددارین ئەمە مشریف کرددار نییە باش سلێمانی مامۆستا زیرێک زیەکمانی 5 مامۆستا لێ 5 لە هەولێرە 5 لە دۆچێ 5 لە گەرمیان وها زاخۆ ئەوان برادەرات هەمووان هەیە ڕۆژانە وەرە وەزی مامۆستا سامی فران ئەمە چ بکەین بەخوای بەرنامەی دائەنێین قوتابی لە مانجی چار ئەمن گرێتی دەمێ هەموو ساڵی مانجی چار قوتابی دەڵێ ژیلوان دیلانێ دەکات ئازاد دەچێت بۆ بازار ئێدەوە داهێنانیە کاکە ئەم مانجی چار ئەم گرێتی دەمێ دەستەکان خۆش مامۆستا سامی هیرانی زۆر سپاس بۆ تۆ هیوای تەمەند درێژی بۆ تۆ بە تەواوی مامۆستایانی کوردستان دەخوازین ماندوو نەبن هەر بەردەوام بن لەو کارە پیرۆزەی کە هەتانە دەستەکان خۆش من بۆ خۆم هەر حەزمەکەت بە سەرسامی و سەیری جوڵەکانی و بۆ قوتابی وشە چ بکەین عەمەلێکی با بکەین وشە ئەدی باشە بابزانین وشەم دروست کردی بەس زۆر کورت لەبەر کاتەکەمان 30 ثانیە با وشەی یاڵە یاری دەکەین وشەی یاری باش هەتەمەشاکە یاری کو فێرە قوتابی بکەین پیتی یەکەم چیە دەڵێ کاو هەمووتان بگرێن هەموو دەڵێن ئەدی ئەوە هەموو دەڵێن دەفتە چ لێیدا ها کاراتی لۆ سەرێ یا ئەدی ئەو پیتە چیە دەرێن یار ها خۆشەویست دروست دەکە یاڵە خۆشەویست وەرە کاکە هەکار خۆشەویستی دروست یار ئەو لە کوانە قوتابەکەم فێرە خۆشەویستی کرد ئەدی ئەو پیتە چیە دەگریە دەرەی هەموو دەفتە چ یاری دەستەکان مامۆستا سامی زۆر سپاس تەمەند درێژ دووبارە سپاس دەکەین بەو هیوایکە بەو وزە و بەو توانایی کە مامۆستا سامی هەیەی بتوانێت قوتابەکانمان بە هەمان شێوەش فێری ئەو وزە و تااقەت و توانای بکات و بێگومان هەموو مامۆستاکانی کورد لە کوردستان بەڵێ خۆنەویستانە کار بۆ ئەوە ئەکەن کە وانەی زمانی کوردی لە دڵی قوتابەکانمان خۆشەویست بکەن ئەوەی زمانی
یاخود با بڵێن زمانە ئەسڵەکەی خۆی ڕەسەنەکەی خۆی نەمێت بڕوا بکەن یەکێکە لە گرنگترین ناسنامەکانی کورد بۆیە با پارێزگاری لە زمانی کوردی بکەین و بەم شێوەیە وانە بە مناڵەکانمان بڵەوترێتەوە. لەسەر بابەتە ئەدەبیەکانمان دەمێنینەوە ئەمجار بابەتەکەمان جیاوازترە تایبەتە بە شعر فەقێ ئەوڕەحمان جوانڕۆیی بە نازناوی شعری مخلیس یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە کە لە سەدەی 19دا ئەم شاعرە ژیاوە. بەڵێ جا زۆربەی شعرەکانی ئەم شاعرە بە شێوەیەکی زارەکی لە سەر زاری خەڵکەوە گوازراوەتەوە و هەر بە شێوەی زارەکیش ماونەتەوە تەنیا دەستنووسێکی شعری درێژی کە لە 400 بیت و تێکستە لێبەجێماوە. سەدەیەک پاشکۆچی دوای ئەم شاعرە بە هەوڵی توێژەرێکی جوانڕۆیی بۆ یەکەم جار شعرەکانی لە دووتوێی کتێبێکدا چاپ و بڵاوکراونەتەوە. ئێرە گوندی کۆرەی سەر بە شاری جوانڕۆی پارێزگای کرماشانە. جەماوەرێکی زۆر لە نووسەران و ئەدیبان و مامۆستایانی ئاینی و چالاکانی مەدەنی ناوچەکە و خەڵکی گوندەکە بە بۆنەی چاپبوونی دیوانی شعرەکانی شاعرێک کۆبوونەتەوە کە 152 ساڵ لەمەوبەر لەم گوندە لەدایک بووە. فەقێ ئەوڕەحمانی جوانڕۆیی بە نازناوی شاعری مخلیس نزیک سەدەیەک لەمەوبەر و لە ساڵی 1926دا لە تەمەنی 55 ساڵیدا کۆچی دوایی کردووە. 97 ساڵ پاش کۆچی دوایی ئەم شاعرە بە هەوڵی سارۆ ئیبراهیمی بەشێک لە شعرەکانی چاپ و بڵاو کراونەتەوە. فەقێ ئەوڕەحمانێکی لە زانایان و شاعرانی بەناوبانگی ئەم ناوچەی جوانڕۆسە بەداخەوە کارێکی لەسەر نەکرا کارێکی ئەو تۆی لەسەر نەکرا ئێمەش بە باشی نەمانتوانی بەڕاستی کاری لەسەر بکەین بەڵام ئەوەی کە تو لە توانمانە بوو کۆمان کردەوە لە چوارچێوەی کتێبێکە پێشکەشی ئەو خەڵکەمان کرد پێشکەشی کتێبخانەی کوردیمان کرد هیوادارین کە لە داهاتوودا بتوانین شاری زیاتر و بەرهەمەکانی ئەوانەی کەوا بە ئیسلاح گەم بوون پێیا بکەین و پێشکەشی کتێبخانەی کوردی بکەین. زۆربەی شعرەکانی مخلیس بە شێوەی زارەکی و لەسەر زاری خەڵکی ناوچەکە گەیشتوونەتە ئەمڕۆ. تەنیا دەستنووسی یەکێک لە شعرەکانی بە ناوی بۆیسان سووری کە زیاتر لە 400 بیتە بەجێ ماوەتەوە. ئەم شعرە ناوەڕۆکێکی ڕەخنەگرانەی هەیە و باز لە دۆخی کۆمەڵایەتی سەدەیەک لەمەوبەری ئەم ناوچەیە دەکات. دیارە فەقێ ئەوڕەحمانیش لە بەرابەری مافیای سەردەمی خۆیان وێسیا و نەترسانە غەریبانە لە وڵاتێکی دوور توانێسی جوان و قەڵەمی هەڵ بگرێت بەرعەلەیهی مافیای سەردەمی خۆی قسە بکە بێ چەک بێ پشتیوان و بێ پەنا و توانیە ئیمڕۆژ قسەوەکەی کەوتیە بەردەستمان و من یەک شعری ئەوڵی خوێمە ڕومە سەری بەحسەکەی خۆم مەلا هەر کەسێ دانا و فەسیح وێ حاڵی لە مانای زیبا و قەبیح وێ ئەزانێ گفتار کامی خراوە کامی گوناهە و کامی سەواوە. شعرەکانی فەقێ ئەوڕەحمان جوانڕۆیی بە زمانێکی ساکار کێشەکانی کۆمەلگایان دەربڕیوە هەر بۆیە لە یادەوەری و لەسەر زاری خەڵک ماونەتەوە و گەیشتوونەتە ئەمڕۆ. ئێستاش نزیک سەدەیەک پاش کۆچی دوایی شاعیرەکەی مناڵانی گوندی کۆرەی زێدی فەقێ ئەوڕەحمانی مخلیس بەشێک لە شعرەکانی ئەو شاعیرە بە چاپکراوی دەخێننەوە و شانازی بەوەوە دەکەن کە شاعیرێکی وا لە گوندەکەیان هەڵکەوتووە. کامیل بۆکانی، کوردستان 24. باسی چەقۆی سێواسیش با بکەیت کە لە سەرەتای پرۆگرام و ئاماژەمان پێکرد کە ئەم بەیانیە باس لە چەقۆی سێواس دەکەین کە یەکێکە لە چەقۆ هەرە بە ناوبانگەکانی تورکیا و باکووری کوردستان. هەکار هەندێک خەڵک ئەو چەخوانی کە دەکەنە گیرفان بۆ خواردنی شتێک بەتەمەن پیاوە بەتەمەنەکان با بڵێن زیاتر سێوێک لێت ئەکەن لە دەرەوە شتێک ئەخۆن جا حەزەکەن نەخشونیگاری پێوە بێت و نەخشونیگاری کوردیشی پێوە ئەکەن. ڕاستە نەخشە سازەکەی سەری تایبەتمەندێکی ناوازەی بە چەقۆکەدا و هەرچەندە ئەم پیشەیە سەختە بەڵام ناوبانگەکەی بەقەدەر سەختیەکەیەتی کە ئیبراهیم گۆچەری 20 ساڵە خەریکی ئەم پیشەیە. ئەڵێت کە پیشەکەمان وەک ئەوە وایە بە دەزوو بیری ئاو هەڵبکەنیت ئەوەندە قورسە. بەڵێ بەوردی کار دەکات و هەوڵ دەدات جوانترین نەخش لەسەر چەقۆکانی بنەخشێنێت.
ئیبراهیم گۆچەری خەڵکی سیواسە و 20 ساڵە وەستای چەقۆ دروستکردنە. پیشەکە لە باب و باپیرانیەوە بۆی ماوەتەوە، واتە چوارنەوەیە خەریکی هەمان پیشەن. ئەو تەنیا چەقۆ دروست ناکات، بەڵکو لەسەر داواکاری و بە تایبەت چەقۆکان دەنەخشێنێت و شێوەیەکی جیاوازیان پێدەبەخشێت. هەر کەسێ لە دەرەوەش بیان بینێ دەزانێ ئەمە چەقۆی سیواسی باکووری کوردستانە. لە سەرەتای ساڵی 1970ەکانەوە تا ئێستا لەم پیشەیە بەردەوامین. پێشتر لەلای باپیرم کارم دەکرد و هێدی ئاشنایەتیم بۆ پیشەکە پیا کرد. لەو ڕۆژەوە تا ئێستا بەردەوامم. لە سیواستەنیا من هەم خەریکی ئەم پیشەیەم. لە سەراسنی پۆڵان نەخش و نیگار دەکێشین. ئەمە شتێکی زۆر سەختە. هەوڵ دەدەین چەقۆی سیواز زیاتر با جیهان بناسێنین. ئیبراهیم گۆچەری هەوڵ دەدات نەخشە ناوچەیەکانی سیواس لەسەر چەقۆکان بنەخشێنێت و هەر چەقۆیەک کات و ماندووبوونێکی زۆری پێویستە. Normalde çelikler bize ham olarak geliyor. پۆڵەکان بە خاوی بۆمان دێن و خۆمان هەڵدەستین بە دروستکردنی چەقۆکان، دواتر نەخشەسازی بۆ دەکەین. خۆتان دەزانن پۆڵا کانزایەکی زۆر ڕقە و پێویستی بە گەرمکردن هەیە، بۆیە کارەکەمان زۆر سەختە. چەقۆکان لەسەر داواکاری دروست دەکەین، بە تایبەتی ئەوانەی خولای چەقۆیان هەیە. دروستکردنی چەقۆ 4 ڕۆژی دەوێت، لەگەڵ نەخشەسازیەکەی نزیکەی 15 بۆ 20 ڕۆژمان پێدەچێت. گۆچەری لە هەمان کاتدا لە کاری دەستیدا وەک هونەرمەند وایە و فەرمانبەری وەزارەتی کولتور و گەشت و گوزاری وڵاتەکەیەتی. سەرەڕای سەختی پیشەکەی، بەڵام نایەوێت دەستبەرداری بێت، چونکە وەک یادگاری باوک و باپیرانی سەیری دەکات. ئەمە ناوەڕۆکی ئەمڕۆی بەیانی 24 و بە هیوام سوودی بۆ هەموو لایەکمان هەبوو بێت، بە هیوام ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆشتان هەبێت. هیوای هەمیشە باشیتان بۆ خوازین و بەخواتان ئەسپێرین. ماڵتانەوە خواتان لەگەڵ.